سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیان یاوکارم لە خزمەتێوە عزیزان بۆ پێشکەشکردنی گەشتیێواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەمە. سەرەتا سەردیاڕی چەند هەواڵ. پەرەسەندنی شێرپەنجەی مەمک لە کوردستان. گواستنەوەی وریشە مرادی بۆ دەرمانگای زیندانی ئەڤین. سەپاندنی سزای زیندان بەسەر زەهرا ساجدینیا لە شاری بۆکان. ڕێگری سەربازانی تورک لە گەڕانەوەی گوندنشینانی زاخۆ بۆ سەرماڵەکانیان. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. چالاکی قوتابیانی شۆڕژگێڕ لە تاران. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ئەرکانی سالز لە پاڵاوگەکانی پارسی جنوبی. وا 38مین هەفتەی کارزاری نابۆ ئێدام لە زیندانەکانی ئێران. درێژەی هەواڵەکان. پەرەسەندنی شێرپەنجەی مەمک لە کوردستان. دانشیاری زانکۆی زانیاری پزیشکی کوردستان ڕۆژی سێشەمە 24 ڕازبەر ڕایگەیاند باوترین جۆری شێرپەنجە لە پارێزگای کوردستان شێرپەنجەی مەمکە و زۆرترین ئاماری توشبووان لە نێژناندایە. بە وتەی دکتۆر حەسەن معەیەری هۆکاری جۆراجۆری وەکو شێوازی ژیان، ژەنێتیک و ژینگە کاریگەریان لەسەر ڕێژەی توشبووان بەو نەخۆشیە هەیە، بەڵام ناسینەوە و دەرمانکردنی لە کاتی خۆیدا دەتوانێت گیانی مرۆڤ لە مردن ڕزگار بکات. بەپێی دوایین ئاماری تۆمارکراو ساڵانە 20,000 کەس لە ئێران بە شێرپەنجەی مەمک توش دەبن و ئەو ئامارە لە پارێزگای کوردستان بە نسبەت ڕێژەی جەمیعەت 300 کەسە کە ئامارێکی سەرنجڕاکێشە. گواستنەوەی وریشە مرادی بۆ دەرمانگای زیندانی ئەڤین. ڕۆژی سێشەمە 24 ڕازبەر 1403 هەتاوی دۆخی تەندروستی وریشە مرادی بەندکراوی سیاسی مانگرتوو لە زیندانی ئێڤین تێکچووە و ڕەوانەی دەرمانگای زیندان کراوە. وریشە مرادی بە دوای دووهەمین جەلسەی دادگایکردنی لە تاران هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ سزای سێدارە لە ناڕەزایەتی بە ئێعدامی بەندکراوان لە ئێران مانی لە خواردن گرت. ڕۆژی سێشەمە و پاش 6 ڕۆژ مانگرتنی وشکوتار دۆخی تەندروستی وریشە تێکچووە. بەپێی زانیاریەکان وریشە مرادی لە دەرمانگای زینداندا ڕێگەی نەداوە سرۆمی بۆ دابنێن و ڕایگەیاندووە کە تاو کاتێک کە سزای ئێعدام هەڵنەوەشێتەوە درێژە بە مانگرتن نەدات. سەپاندنی سزای زیندان بەسەر زەهرا ساجدینیا لە بۆکان. زەهرا ساجدینیا شارۆمەندی خەڵکی بۆکان لەلایەن لقی 101 دادگای گشتی و ئینقلابی ئەو شارە بە 10 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. زەهرا ساجدینیا ڕۆژی چوارشەمە دەی گەلاوێژی 1401 تاوی پاش بانکران بۆ ئیدارەی اطلاعاتی بۆکان دەست بەسەر و بۆ گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ ڕاگوێزرا. ناوبرا و پاش چەند ڕۆژ لێپرسینەوە بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا، بەڵام لەلایەن لقی 101 دادگای گشتی و ئینقلابی بۆکان بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 10 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕێگری سەربازانی تورک لە گەڕانەوەی گوندنشینانی زاخۆ بۆ سەرماڵەکانیان. بە پێوی دوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئەرتەشی تورکیا لە ڕێگەی گوندنشینانی زاخۆ گرتووە و ئیجازەی نەداوە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵیان. بە پێی زانیاریەکان گوندەکانی نزدور، سۆڵە و یەکماڵەی سەر بە شاری زاخۆ لەلایەن سەربازانی تورکیاوە گەمارۆ دراوە، جادەکان داخراون و گوندنشینان ناتوانن بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵیان. شایانی باسە کە بەهۆی ئۆپراسیۆنەکانی ئەرتەشی تورکیا لە باکووری هەرێمی کوردستان سەدان گوند چۆڵ بوون و دەیان هاوڵاتی کوژرا و بریندار بوون. چالاکانی مەدەنی ڕێککەوتنی نێوان دەوڵەتی عێراق و تورکیا بە هۆکاری بێدەنگی حکوومەتی فیدراڵی دەزان و داوا لە کۆمەڵگای جیهانی دەکەن کۆتایی بە داگیرکاریەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بێنێت. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی سێشەمە 24 ڕازبەر کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، وەلانانی سەقفی ئەقدەست، گەڕانەوەی و بڕەپارەکە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانان یاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت
لەسەر کارلابرنی بەرپرسانی ناکارامە و هەروەها کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت. چالاکی قوتابیانی شۆڕژگێڕ لە تاران. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە کۆمەڵێک لە قوتابیانی شۆڕژگێڕی تاران با بڵاوکردنی تراکت و نووسینی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ سیستمی سەرکوتگەر و کۆنەپەرستی کۆماری ئیسلامی نیشاندا. بەوتەی قوتابیانی شۆڕژگێڕ قوتابخانەکانیان کردووە بە بنکەی ڕووخانی کۆماری ئیسلامی و ئەوە نیشانەی پەرەسەندنی شۆڕشی ڕزگاری خوازانەی ژن ژیان ئازادیە. گەنجانی ئازادی خواز دروشمی مەدرسەکان پادگان نییە و شۆڕش درێژەی هەیەیان بەرز کردەوە و هۆشداریان بە کۆماری ئیسلامیدا کە چیتر ناتوانێت لە ڕێگەی گەشتی ڕاهیانی نور و دانانی بەرنامەی مەسەبی منداڵی خەڵک فری بدات. هەرچەندە مەلا و ئاخوند لە قوتابخانەکاندا دابمەزرێن، ئاستی نەفرەت و تووڕەی قوتابیان لە مەسەب زیاتر دەبێت. منداڵانی ئەمڕۆ نەوەی سەردەمن و کۆنەپەرستی قبوڵ ناکەن. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ئەرکانی سالس لە پاڵاوگەکانی پارسی جنوبی. ڕۆژی سێشەمە 24 ڕازبەر کرێکارانی ئەرکانی سالس شاغڵا پاڵاوگەکانی پارسی جنوبی بۆ چەندەهەمین هەفتەی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی ئەرکانی سالس خوازیاری بەلانانی پەیمانکار، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژپشودان و لانانی جیاوازی بە کردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. 38مین هەفتەی کارزاری نابۆ ئێعدام لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەمە بەندکراوانی سیاسی لە 22 بەندیخانەی ئێران بۆ 38مین هەفتەی بەردەوام دژ بە سزای سێدارە ئامانیان گرت. بۆ وتەی چالاکانی بەشدار لەو کارزارە تەنیا لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا کۆماری ئیسلامی 36 کەسی ئەعدام کردووە کە دوو کەسیان مێرمنداڵانی تەمەن 15 و 17 ساڵ بوون. دەستگای قەزای ڕژیم هەروەها سزای بڕینەوەی پەنجەی بەسەر 8 تۆمەتبار بە بیانووی دزیکردن سەپاندووە و دوو بەندکراو چاوەڕێی جێبەجێکردنی ئەو سزا نامرۆڤانەیەن. پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەسێنێت و ئەگەر کۆمەڵگە لە ئازیێناتەکانی ڕژیم بێدەنگ نەبێت، حکوومەت درێژە بە سەرکوتگەریەکانیەدا. گوشاری وەزارەتی ئیتلاعات بۆ سەر بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. فواد چوبین، خاڵۆی ئارتین ڕەحمانی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕایگەیاند کە بنەماڵەکەی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شاری ئیزەوە ڕەشەی کوشتنیان لێکراوە. ئارتین ڕەحمانی تەمەن 16 ساڵ لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە لە شاری ئیزە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. 2 ساڵ پاش قەتڵی حکوومەتی ئارتین، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم وازیان لە بنەماڵەی دادخوازی نەهێناوە و لە ڕۆژانی ڕابردوودا دایکە و هەمیشە زیندوایان بۆ ئیدارەی ئیتلاعات بانکێش کرد. یان لە دەستانی سوختبەرێک بەهۆی تەقینەوەی مین لە سەراوان. ڕۆژی یەکشەمە 22 ڕازبەر سوختبەرێکی بەلوچ بە ناوی ئێقباڵ ڕێیی تەمەن 21 ساڵ بەهۆی تەقینەوەی مین لە سنووری مەکسوختەی سەراوان گیانی لەدەستە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، ئێقباڵ ڕێیی دانیشتووی شاری خاش بووە و بەهۆی هەژاری و بێکاری ڕووی لە پیشەی سەختی سوختبەری کردووە. ڕۆژی یەکشەمە و هاوڵاتیە بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی سوپای پاسداران لە سنووری مەکسوختە گیانی لەدەستاوە. دەستنیشانکردنی 6,000 منداڵی زبڵگەرد لە تاران. جێگری مافی مرۆڤی وەزارەتی دادگوستەری ڕژیم ڕۆژی سێشەمە 24 ڕازبەر ڕایگەیاند کە 6,000 منداڵی زبڵگەردیان لە شاری تاران دەستنیشان کردووە. بەوتێ و بەرپرسەی ڕژیم زۆربەی و منداڵانە ئێرانی نین و خەڵکی ئەفغانستان و 4500 کەسیان سەر و سامانداوە. وتەکانی جێگری مافی مرۆڤی وەزارەتی دادگوستەری کۆماری ئیسلامی لە حاڵێکدایە کە حکوومەت خۆی گەورەترین پێشێلکاری مافی مرۆڤە و هیچ بایەخێک بە منداڵان و داهاتویان نادات. پێشتر چالاکانی مەدەنی سەبارەت بە پەرەسەندنی کارتۆنخەوی بێلانەبوون چوونە سەرەوەی ئاماری منداڵانی کار، هەروەها زبڵگەردی هۆشداریان دابوو، بەڵام شارەداری تاران لە کردەوەیەکی قێزەوندا منداڵانی وەکو هێزیکاری نایاسایی بۆ کۆکردنەوەی پاشماوە دامەزراند.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە چوونە سەرەوەی 30% نرخی شیرەمەنی لە ئێران. دەبیری ئەنجومەنی سەنعەتی شیرەمەنی ئێران ڕۆژی سێشەمە 24 ڕازبەر ڕایگەیاند کە نرخی بەرهەمەکانی دروستکراو لە شیر بە ڕێژەی 30% زیادی کردووە. ئەو بەرپرسەی ڕۆژێم ڕایگەیاند کە بەرهەمهێنەرەکان دەتوانن لە ڕۆژی سێشەمەوە نرخی شیرەمەنی زیادکەن و لە ڕۆژانی داهاتوودا نرخە تازەکان لەلایەن دەوڵەتەوە ڕادەگەێنرێت. چوونەسەرەوەی نرخی شیرەمەنی لە ئێران لە حاڵێکدا کە ئەنجومەنی سەنعەتی بەرهەمەکانی شیرەمەنی ڕایگەیاند بوو کە سەرانەی خواردنی شیر بۆ هەر ئێرانی لە ساڵێکدا بۆ کەمتر لە 70 کیلۆگرام دابەزیوە. کارناسانی بواری پزیشکیش بە ئامار سەلماندوویانە کە منداڵانی ئێرانی بە ڕێژەیەکی بەرچاو تووشی کەم خۆراکی، کەمی ویتامین و پوکاوی ئێسک بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.